باوەڕ و کردار. بۆ ئەوەی لە ئەنجیل تێبگەین و بە شێوەیەکی دروست بیخەینە ڕوو دەبێ جیاوازی بکەین نێوان بەخشینی ڕزگاری و خەڵاتەکانی خزمەتی دڵسۆزانە. ئەمە بنەمایەکی زۆر گرنگە دوای ئەوەی نمونەی گەنجە دەوڵەمەندەکەمان بینی کە پێشتر خوێندمان ڕەنگە وا بیر بکەینەوە کە ڕزگاری بە کردارە، بەڵام ئەوە دروست نییە چونکە پێچەوانەی هەموو فێرکردنەکانی ئەیسایە پێچەوانەی تەواوی کتێبی پیرۆزە. تەنانەت ئیبراهیم بە باوەڕ ڕزگاری بوو نەک بە کردار. ئەم بنەمایە جار دوای جار لە هەموو کتێبی پیرۆز دووپات کراوەتەوە. بۆ نمونەی گەنجە دەوڵەمەندەکە و پێشتر بینیمان بە پوختی باس بکەین ئەیسا ئەو گەنجەی تاقی دەکردەوە. ڕاستەوخۆ دەڕوانینە دڵی، بێگومان دەزانی چی دڵی ڕفاندووە. ئەو گەنجە لە تاقیکردنەوەکە کەوت، ڕانەوەستا تا پرسیارێکی دیکەش بکات. ئەوەی گرنگ بوو لەو ڕووداوە ئەوەیە کە قوتابیەکان هەموو شتێکیان بیست. زۆر گفتوگۆیان دەبیست نێوان ئەیسا و خەڵکی. گوێیان لێبوو کە خەڵکی فێر دەکرد و باسی تایبەتیشیان هەبوو لەگەڵی. ئێستا باسێکی تایبەتمان هەیە کە دەرئەنجامی باسی ئەیسا لەگەڵ گەنجە دەوڵەمەندەکە بوو دەربارەی ئەم بابەتە دەخوێنینەوە کاتێک پەتروس پرسیاری کرد لە ئەنجیلی مەتتا 19:27. ئینجا پەترۆس وەڵامی دایەوە و پێیگوت: ئەوە تا ئێمە وازمان لە هەموو شتێک هێناوە، دوات کەوتین، ئێمە چیمان بۆ دەبێت؟ لێرەدا ئەو پەیوەندیە دەبینین کە نێوان پرسیارەکەی پەترۆس و نێوان ئەوەی کە ئەیسا بە گەنجە دەوڵەمەندەکەی فەرموو کە بچێت هەموو شتێک بفرۆشیت و دوای بکەوێت. پەترۆس دەیبیست و دڵی خۆیدا دەیگوت: ئەی ئەیسا، من کاری ماسیگردنم بەجێهێشت، یاقوب و یۆحەنا کاری تۆڕیان بەجێهێشت، مەتتا کاری باجگری بەجێهێشت کە زۆر باش بوو. باشە چی بە من دەدەیت؟ دەبینین دڵی پەترۆس لەکوێیە لەم گەشتە ڕوحیە. هەرچەندە قوتابی و شوێنکەوتەی ئەیسای مەسیح بوو، هۆکارێکی دیکە هەیە کەوا دەکات پەترۆس لەم پرسیارە بکات. لە ئۆرشەلیمدا گرژی هەبوو، خەڵکی وا هەبوو دەیانویست ئەیسا و قوتابیەکانی بکوژن. ژیانیان لە مەترسیدا بوو. ئەیسا باسی پرسێکی زۆر گرنگی دەکرد. پەترۆسیش دەیپرسی: بزانە چۆن هەموو شتێکمان جێهێشت؟ جێمان پێدەدەیت وەڵامی ڕزگارکەر چەند جوانە ئەوەی ڕێگای ئایندە دەکاتەوە. ئەیسا دەیزانی کە هەمویان هەمان پرسیار دەکەن. پەترۆس تەنها زمان حاڵی هەمویان بوو. ڕەنگە دوای ئەوە گوێیان لە فێرکردنەکەی ئەیسا بوو دانیشتبن و بڵێن: ئەیسا چی دەڵێت؟ یاقوب و یۆحەنا توانجیان داوە و پەترۆس گوتبیت: من هەموو شتێکم بەجێهێشت، من پرسیاری لێ دەکەم. ئەیساش دەیزانی پرسیارەکەی پەترۆس پرسیاری هەموو قوتابیەکانە، بۆیە ئەیساش پێی فەرموون: ڕاستیتان پێ دەڵێم، لە نوێبوونەوەدا کاتێک کوڕی مرۆڤ لەسەر تەختیش کۆمەندی خۆی دادەنیشێت، ئێوەش کە دوام کەوتون لەسەر 12 تەخت دادەنیشن و 12 هۆزەکەی ئیسرائیل حکم دەدەن. ئەوە کەی ڕوودەدات؟ لە نوێبوونەوەی هەموو شتێک. ئەیسا بەردەوام دەبێت و دەفەرموێت: کاتێک کوڕی مرۆڤ لەسەر تەختیش کۆمەندی خۆی دادەنیشیت. کەی ئەوە دەبێت؟ کاتێک ئەیسا دووبارە دەگەڕێتەوە و لەسەر تەخت دادەنیشێت لە ئۆرشەلیم. نزیکەی 1000 ساڵ حکمی مەسیح دەبێت کە پێی دەڵێن حکمی 1000 ساڵە. ئەیسا بۆ پیاوانە دەڵێت: من دەزانم ئێوە چیتان کردووە و ڕۆژێک دێت خەڵات دەکرێن. تەنانەت خەڵاتکردنەکە دارایی تێدایە، چونکە ئەیسا دەفەرموێت ئێوەش کە دوام کەوتون لەسەر 12 تەخت دادەنیشن و 12 هۆزەکەی ئیسرائیل حکم دەدەن. بزانت چۆن خودا پلانی هەیە
بۆ زەوی هەرچەندە ئێمە بەشێکین لە کلیسای عیسای مەسیح خوددا بەڵێنەکەی وەک خۆی دەهێنێتە دی وەکو ئەوەی بەڵێنی بەگەڵی کۆنیدا کە لە پەیمانی کۆندا هەیە ئەیسا قوتابیەکانی دڵنیا دەکاتەوە و پێیان دەفەرموێ هەر کەسێکیش لەبەر ناوی من ماڵ برا خوشک دایک باوک ژن منداڵ یان کێڵگەی بەجێهێشتووە 100 ئەوەندە وەردەگرێتەوە ژیانی هەتاهەتاییش بە میرات وەردەگرێت نەک لەبەر ئەوەی ئەو شتانەتان بەجێهێشتووە بەڵکو لەبەر ئەوەی باوەڕتان پێکردم ئەمەش لە ڕاستیدا لە هەموو کتێبی پیرۆزدا هەیە ئەیسا دووبارە شتێکی زۆر سەرسوورهێنەر دەفەرموێ بەڵام زۆر لە یەکەمینەکان دەبنا دووەهەمین و دووەهەمینەکانیش دەبنا یەکەمین ئەیسا نمونەیەکیان پێدەدات بۆ ئەوەی قسەکەی خۆیان بۆ ڕوون بکاتەوە دەبێت لەبیرتان بێت کە ئەو پیاوانە هێشتا بچووک بوون لەسەر تێگەیشتنی ئەوەی بۆچی ئەیسا هاتووە ئەو ڕاستیەیان قبول نەبوو کە ئەیسا لە خاچ دەدرێت ئەوان بیریان لە پاشایەک دەکرد کە ڕزگاریان بکات لە حوکمی ڕۆما ئەیسا ڕوونکردنەوەیەک بەکاردەهێنێت دەربارەی چۆنیەتی یەکەم دەبێتە دووەهەم و دووەهەم دەبێتە یەکەم ئەم بنەمایە شی دەکاتەوە بەم نمونەیە جا ئەوانەی کاژمێر 5 هاتن هەر یەک دینارێکیان وەرگرت یەکەمینەکانیش هاتن وایان زانی زیاتر وەردەگرن بەڵام هەر یەکە دینارێکیان وەرگرت بەواتایەکی دیکە جیاوازی نییە نێوان ئەوانەی تەواوی ڕۆژەکە ئیشیان کردووە لەگەڵ ئەوانەی دووەهەمین کاژمێر ئیشیان کرد هەموویان یەک شتیان دەستکەوت کە وەریان دەگرت بۆڵەبۆڵیان بەسەر خاوەن ڕەزەکەدا دەکرد و دەیانگوت دووەهەمینەکان کاژمێرێک ئیشیان کرد تۆش لەگەڵ ئێمە یەکسانت کردن کە سەختی و گەرمای ڕۆژمان کێشاوە لێرەدا ئەیسا چیمان فێر دەکات ڕزگار بوون نعمەتی ڕەهای خوددا ئەوەش لە ئایەتی 15 و 16 دەبینین کە بە خاوەن کارەکەی گوت ئایا بۆم نییە ئەوەی دەمەوێت بە ماڵی خۆمی بکەم یان چاوت بەوەدا هەڵنایەت کە من کەسێکی دەست کراوم بەم شێوەیە دووەهەمین دەبنا یەکەمین و یەکەمینیش دەبنا دووەهەمین ئەگەر دەتەوێ ئەم شتا تێبگەیت بیر لەو دزا بکەرەوە کە لەسەر خاچ بوو ئەوەی لە تەنیشت ئەیسا لە خاچدرا دوو کەس بوون یەکێکیان بە باوەڕ گەڕایەوە بۆ مەسیح و یەکێکیان ڕەتی کردەوە ئەیسا چی بەو پیاوەی فەرموو کە هەموو ژیانی دز بوو پێی فەرموو ڕاستیت پێ دەڵێم ئەمڕۆ لەگەڵ من لە بەهەشتدا دەبیت بۆم واتایە سەبارەت بە ڕزگاری و نعمەتی خوددا هەمومان یەکسانین لە هەڵبژاردننی خوددا و لە توانامان بۆ باوەڕ تا دووە خولەک پێش ئەوەی بۆ هەتاهەتایی بڕۆین بۆیە دەبێت تێبگەین کە ئەیسا ئەوە فێر دەکات کە ڕزگاری بە نعمەتە لە ڕێی باوەڕ بەڵام دووەم ڕاستی مەزن ئەوەیە کە خەڵات هەیە بۆ باوەڕداران ئەوە بەشێک لە ڕزگاریمان نییە بەڵکو دەرئەنجامی دڵسۆزیمانە بۆیە دەبێ ئەم ڕاستیە بزانین باوەڕ و کردار بۆ ئەوەی لە ئینجیل تێبگەین و بە شێوەیەکی دروست بیخەینە ڕوو دەبێت جیاوازی بکەین نێوان بەخشینی ڕزگاری و خەڵاتەکانی خزمەتی دڵسۆزانە خەڵاتکردن هەیە باباسی 4 خەڵاتی جیاواز و ڕوون بکەم کە لە پەیمانی نوێ نووسراوە یەکەم تاجی ڕاست و دروستی تیمۆساوسی دووەم 4:6-8 ڕەنگە بیر بکەینەوە کە ئەو تاجە بە ڕزگاربوون دەستمان دەکەوێت ڕاست و دروستیمان لە مەسیحدایە کتێبی پیرۆز دەڵێ هەموو ئەوانەی کە گۆتیان بە شێوەیەکی دروست بێت ئەوە تاجی ڕاست و دروستی وەردەگرن ئەوە خەڵاتی کۆتایی باشە دووەم تاجی ژیان یاقوب 1:12 ڕەنگە
بیر بکەینەوە کە ژیانی هەتاهەتاییە، بەڵام نەخێر. بەپێی ئەوەی یاقوبی نێردراو دەیگێڕێتەوە تاجی ژیان بۆ ئەو کەسانەیە کە بەرگەی چەوسانەوەیان گرت. بڕوام پێ بکەن، زۆر کەس هەن لەم جیهانەی ئەمڕۆماندا ئەو تاجە بەدەست دەهێنن. ئێمە لە چەوسانەوە تێناگەین، بەڵام ئەو کەسانە کە گیرۆدەی چەوسانەوە بوونە ژیانیان دەکەنە قوربانی، ئەوانە تاجی ژیان وەردەگرن. ئەو خەڵاتە بۆ دڵسۆزیان لە کاتی چەوسانەوەیە. سێم، تاجی خۆشی. ساڵۆنیکی یەکەم 2:19-20 فلیپی 4:1. ئەگەر بڕوانینە نامە بۆ ساڵۆنیکیەکان و نامەی فلیپی بەڕاستی تاجی خۆشی پەیوەندی بە بەشداریکردمان هەیە بۆ ناردنی مەزن بۆ عیسای مەسیحیش کۆدار. ئەگەر پاڵپشتی و نوێژ و بەشداری بکەین، تەنها خوددا خۆی دەزانێت تۆماری دڵسۆزی ئێمە لایە. خەڵاتی دڵسۆزیش لە خزمەتکردن تاجی خۆشیە. لە کۆتاییدا تاجی شکۆ. پەترۆسی یەکەم 5:4. ئەمەش پەیوەندی بە شتێکەوە هەیە کە پەترۆس لە یەکەم نامەکەیدا گوتوویەتی سەبارەت بە شوان و قەشە و دڵسۆزەکان ئەگەر خەڵاتکردن هەیە. با بیر لەو خەڵاتانە بکەینەوە، ئەوە بەشێک لە ڕزگاریمان نییە، بەڵکو دەرئەنجامی ڕزگاریمانە. ئەوە زۆر دڵخۆشکەرە سەبارەت بە پەیامی ئینجیلی عیسای مەسیح. دەزانن کە هەمومان دڵخۆش و شادومان دەبین بەپێی نمونونەکە ئیرەیی نابێت دەربارەی تاجەکان کە دابەش دەکرێن. و ڕوونی دەکەینەوە قەشەجین کە نووسەری ئەو کتێبەیە و ئەم زنجیرەیە لەسەر دانراوە دەڵێت نەوەیەکی وەرزشوانی جوم بازیم هەیە. 3 میدالیای زێڕینی وەرگرتووە. ئیرەیی پێدا نەبوو لە نێو خێزانەکەیان. هەموویان خۆشحاڵ بوون بەو خەڵاتە کە وەریگرت. ئەو هەستا لە بەردەم تەختی حکومدان دەبێت کاتێک تاجەکان دابەش دەکرێن. دڵخۆش دەبین بەو تاجانە کە کەسانی دیکە وەریدەگرن. ئەمەش دەمانبات بۆ پرسیاری تێڕامان و وڵامدان. بۆچی گرنگە جیاوازی بکەین نێوان بەخشینی ڕزگاری کە بە نیعمەت لە ڕێی باوەڕەوە دەستمان دەکەوێت و نێوان خەڵاتە هەتاهەتاییەکان کە بەهۆی دڵسۆزی لە خزمەتکردن دەستمان دەکەون. چونکە ئەوە پەیوەندی بە ژیانی هەتاهەتاییەوە هەیە، ژیانی ڕۆحی و مردنی ڕۆحی. بەداخەوە زۆر خەڵک تەنانەت لە پێشەوە ڕۆحیەکان وا فێر دەکەن کە بە کردداری چاک دەگەینە ئاسمان. قەشەجین نووسەری ئەم زنجیرەیە دەڵێت دەمەوێ باسی کەسانێکتان بۆ بکەم کە ئێستا باوەڕدارە و لەگەڵماندایە لە کۆبوونەوەکان و پایەکی زۆر بەرزی هەیە. پێش باوەڕهێنانی یەکێک لە فەرمانبەرانی پرسیاری لێکرد ئەگەر ئەمڕۆ بمریت بە چ هۆکارێک دەچێتە ئاسمان؟ وەڵامی دایەوە پێم وایە بەو کردارە چاکانە کە کردوومە لە کردارە خراپەکانم زۆرترن. تەماشای کرد و گوتی تۆش هەمان شت وایە، بەڵام دوای ئەوەی پەیامی ڕزگاری بۆ خستە ڕوو بۆی دەرکەوت کە ژیانی هەتاهەتایی تەنها بە باوەڕ بە عیسای مەسیحەوە دێت. پۆڵس بە شێوەیەکی جوان ئەمە دەڵێت لە ئەفەسۆس 2:9 لەبەر ئەوەی بە نیعمەت ڕزگارتان بوو لە ڕێگەی باوەڕەوە، ئەمەش لە خۆتانەوە نییە بەڵکو دیاری خوددایە. بەکردار نییە تاکو کەس شانازی نەکات. ئەمە ڕوونترین شتە دەستت بکەوێت. بەڵام دەربارەی کردارەکان چی بڵێین؟ پۆڵس بەردەوام دەبێت و دەڵێت ئێمە دروستکراوی دەستی خودداین و بە یەکبوونمان لەگەڵ عیسای مەسیح دەبینە بەدیهێنراوێک بۆ کاری چاکە کە خوددا پێشتر ئامادەی کردووە تاکو بە ئەنجامی بگەیەنین با دووبارە بنەماکە بخوێنینەوە بۆ ئەوەی
لە ئەنجیل تێبگەین و بە شێوەیەکی دروست بیخەینە ڕوو، دەبێت جیاوازی بکەین نێوان بەخشینی ڕزگاری و خەڵاتەکانی خزمەتی دڵسۆزانە.